229 کەسیان بە ڕێژەی لە 1966 لە ئاستی خوێندنی سەرەتایی یان خاوەن بڕوانامەی سەرەتایی بوون. کاڵێن ئاستی خوێندن مەبەستمانەوەیە کە هەندێکیان کەێنە لە ئێمە تەمەنەکان هی ئەوێ بەردەوامن لە خوێند بۆیە ئەڵێن ناڵێن خاوەن بڕوانامە، ئەڵێن ئاستی بڕوانامەی ئاستی خوێندنی سەرەتایی یان بڕوانامەی خاوەن بڕوانامەی سەرەتایی بوون. 6 کەسی تریان بە ڕێژەی لە 170 لە ئاستی خوێندنی ناوەندی یان خاوەن بڕوانامەی ناوەندی بوون. 46 کەسی تریشان بە ڕێژەی لە 113 هەر نەخوێندەوار بوون، هیچ خوێندەواریشان نەبووە. باقیەکەی تریان بە ڕێژەی لە 104 خاوەن بڕوانامەی ئامادەیی و بەکالێرۆز بوون. لە ڕووی تەمەنەوە لە 180 ئەو 345 کەسە لە خوار 18 ساڵیەوە بوون، لە 120شان لەسەر 18 ساڵیەوە بوون. لە ڕووی پێکهاتەوە نەتەوەوە ئەم 345 کەسە 315 کەسیان کوردی دانیشتووی سنووری جوغرافی هەرێمی کوردستان بوون، 21 کەسیان نەتەوەی عەرەب بوون، عێراقی بوون، 4 کەسیان ئێرانی بوون، 3 کەسیان کورد بوون و خەڵکی وڵاتی سووریا بوون، 1 کەس ئەفریقی بووە، 1 کەسیش لە نەتەوەی تورکمان بووە. هەر لە ساڵی 2020دا 58 ناردنمان هەبووە بۆ دادگاکان بۆ پرۆسەی دادگاییکردن و 539 ناردنیشمان هەبووە بۆ نەخۆشخانەکان و بنکەی تەندروستی بۆ چارەسەرکردنی پزیشکی وەرگرتنی چارەسەری پزیشکی. ئەوەی کەما ئەو 345 کەسە کە بۆمان هاتووە لە هەمان کاتە لە ساڵی 2020دا 295 کەسیشمان ئازاد بووە بە ئازادبوون بە کەفالەت بێ یان بە ئازادبوون بە مەرج بێ یان بە ئازادبوونی ڕەها بێ. ئەم ژمارەی ئازادبوانەش 271 کەسیان بە ڕێژەی لە 192 نەوجەوان بوون و 24 کەسیشان بە ڕێژەی لە 108 ڕەگەزی مێبوون. بەراورد بە ساڵی ڕابردوو ئامارەکانمان ئەم ساڵ جێگای دڵخۆشی و دڵخۆشکەرەیە. کاڵین دڵخۆشکەرەیە مەبەستمانەوەیە کە ژمارەی تاوان و ژمارەوانەی کە هاتوونەتە لای ئێمە لە چاو پاساڵی پارە ئامارەکانمان کەمترە، بۆیە دڵێن جێگەی دڵخۆشکەرێت کە بڵکە ژڵین دڵخۆشکەری مەبەستمانەوەی هەتاوەکو ژماری سزادراون ڕاگیراوان کەێنە ناو چاکسازەکان کەمتر بێ، یعنی ئێمە لە دەرەوە کۆمەلگایکی تەندروستمان هەیە لە ڕووی یاسایی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی پابەندبوون بە یاسا و ڕێنمایەکان. لەم ساڵە ژمارەی هاتووان بە ڕێژەی لە 143 کەمی کردووە. بە جۆرێک ئێمە ئەم ساڵ وەک وتمان 345 سزادراوی ژن و نەوجەوانی ڕاگیرا و دانرامان هەبووە، بەڵام ساڵی پار 597 کەسمان بۆ هاتووە لە هەر سێفیاکە، ینی ڕاگیرا و نەوجەوان سزادراوی ژنیش، واتە بە ڕێژەی لە 145 کەمی کردووە لە چاوپارە ئەمە سەبارەت بە ڕاگیرا. بورن ڕاگیراوان 597 کەسە 533 کەسیان ڕاگیراو بوون. ئەم ڕاگیراوانە ئەم ساڵ 295 کەسمان باتوە. ئەگەر بەراوردی بکەیت لە چاو ساڵی پارە ینی ڕێژەکە بە ڕێژەی لە 145 کەمی کردووە. سەبارەت بە سزادراوان پار ساڵ لە ساڵی 2019 مەحکوممان 64 کەسمان بواتوە، بەڵام ئەم ساڵ 51 کەسمان بواتوە. ئەگەر ئەوەش بەراورد بکەیت بە ڕێژەی لە 120 کەمی کردووە لە چاو ساڵی پارە. سەبارەت بە جۆری تاوانەکان و ئەو تاوانەکان ئەوانەی کە ڕاگیراوان لەسەری ڕاگیرابوون لە چاو پار ساڵە یان سزادراوەکان ئەوانەی کە لەسەری سزادرابوون. بە شێوەی گشتی دزی پلەی یەکەم بووە لە ڕاگیراوەکان و شەڕکردن پلەی دووەم بۆ کوشتن پلەی سێمی گرتووە بۆ شێوەی هەور وەکو یعنی هەردوو ساڵی 2019 لە ڕاگیراوە لە شێوەی تاوانەکانە وەکو یەک هاو شێوە بوون تقریبەن. بەڵام مەحکوم ئەم ساڵ پار ئێمە مادەی هۆشبەر پلەی یەکەمی گرتبوو، ئەم ساڵ کوشتن پلەی یەکەمی گرتووە. خۆشبەختانە ئەم ساڵ مادەی هۆشبەرمان هەر زۆر کەم بووە لە سزادراوەکانە، بە شێوەیە کە پار ڕێژەی بە سزادراوان بە مادەی هۆشبەر لە 125 بووە، بەڵام ساڵ هیچمان نەبووە. کوشتن پلەی یەکەمی گرتووە و سزادراوەکانی تر وەکو ساڵی تر بوون. ئەمە کورتەوە ئامارانە بوو، دواتریش بە تەفاسیلەتان نێنە ئەگەر هەر خۆشبەختانە هیچ سزادراوێکمان نە بە کۆرۆنا نە بە هیچ نەخۆشییەکی تر گیانیان لەدەست نەیەوە لەم ساڵە.